سڵاوتان لەوێت بینەرانی عزیز خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم سالار لە بەرنامەیەکی نۆداتین و خزمەتیەوەی عزیز ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردنی واخوازی سەرجەمیان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی عزیز بێت. دەست خۆشدان یار بەیانیت باش. بنەرانی عزیز سڵاوی خۆی گەورەتان لێبێ و بەیانیتان باش بە هیوای ئەوەی گشت بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. ئەلبەتە ئەمڕۆ کۆمەڵێک تەور و بابەتی گرنگمان بۆ ئامادەکردوون. بێگومان هەمیشە دەبێت بەشێک لە تەور و بەرنامەکان باز لە کۆڕۆنا بێ بەو هیوای کە بە زوویی تێپەڕێنین. ئەمڕۆ جیاوازتر لە باسکردن لە کۆڕۆنا و داتاکان دەمانەوێت باز لەو بکەین لە سەردەمی کۆڕۆنادا لە ئەم وەزعەدا مامەڵە کۆمەڵایەتیەکان چۆن سارد نەبن یاخود چۆن مامەڵەی کۆمەڵایەتی بکەین لە کاتێکە کۆڕۆنا قەتیسی کردوین لە ماڵەوە. تەوەری دووەممان باز لە تاکی موسڵمان لەگەڵ پێشهاتی نەخوازراوە. تەوەری سێشمان باسکردنە لە کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە وڵاتی بەریتانیا. هەڵبەتە دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی هەرێمی کوردستان کار و چالاکی جددی هەیە لە ڕۆژانە و مانگانە و ساڵانە بەتایبەت لە کاتی دۆخی لەم شێوەدا کە ئێستا دۆخێکی نەخوازراو بۆ جیهان دروست بووە. پەلی هاویشتۆ بۆ بەریتانیاش لە بەریتانیاش کار و چالاکی خێرخوازیە بۆ کەسانی کە کەم دەرامەتن لە بەریتانیا و میوانێکیشمان لەگەڵدا دەبێت. بەو هیوای کە گشت بڕگە و بابەتەکانمان جێگەی سوودی ئێوەی خۆشەویست بێت. بەڕازیزان سەرەتاش دەچینە لای بڕگەی کەش و هەوا بزانین پێشبینەکانی کەش و هەوای ئەمڕۆی هەرێمی کوردستان چۆنە پێکەوە بینەری دەبین. بەڵە بەڕێزان بڕگەیەکی ترمان باسکردنە لە یادەوەری لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا بابزانین یادەوەریەکانی مێژوو چی بۆ هەڵگرتوین. هاوکارانمان بڕگەی یادەوەریان بۆ ئامادەکردوین پێکەوە بینەر و بیسەری دەبین. نۆی چواری ساڵی 1950 سادق هیدایەتی ئەدیب و چیرۆکنووسی ڕۆکخۆری ئێرانی لە تەمەنی 48 ساڵیدا لە شقەکەی خۆی لە شاری پاریس لە ڕێگەی بەردانەوەی گازێکی تایبەتیەوە کۆتایی بە ژیانی خۆی هێنا کە تێیدا کرێکی بوو و لە گۆڕستانی پێرلاشێزی پاریس نێژراوە. هیدایەت یەکێکە لە چیرۆکنووسە گەورەکانی ئێران بە داڕێژەر و دامەزرێنەری چیرۆکی کورد لە ئێراندا دادەنرێت. ئەوەی جێگەی سەرنج و باسە هیچ چیرۆکێکی ناوبراو نییە کە پاڵەوانەکەی بە خۆکوشتن کۆتایی بە ژیانی نەهێنێت و سەرنجام خۆشی بەو جۆرە کۆتایی بە ژیانی هێنا. سادقی هیدایەت ڕۆژی حەڤەی 2 ساڵی 1930 لە تاران لەدایک بووە.
کوندە پەپووی کوێر و سوودەکانی ڕووەکخۆری و ڕافەی چوارینەکانی عومەری خیام لە کتێبەکانی ناوبراون. نۆی چواری ساڵی 1970 ڕژێمی بەعز مەرجەعی باڵای شیعەکان و سیاسەتمەداری عێراقی محەممەد باقر سەدر لە سێدارە دەدا. محەممەد باقر سەدر یەکێک بوو لە دامەزرێنەرانی حیزبی داعوەی ئیسلامی و یەکێکیش بووە لە ئۆپۆزیسیۆنە بەهێزەکانی دژی بەعز. ڕژێمی بەعز بە تۆمەتی نۆکەری و جاسووسی بۆ ئێران و لە میانەی جەنگی 8 ساڵەی ئێران عێراقدا لە سێدارەیدا. نۆی چواری ساڵی 2003 داگیرکردنی عێراق لەلایەن هێزە داگیرکەرەکانی ئەمریکا و ڕووخاندن و کۆتایی هێنان بە حوکمی 40 ساڵی ڕژێمی بەعس و گرتنی شاری بەغدا و فڕۆکەخانی بەغدا. ئەمریکا بە درێژایی نیوسەدا پشتیوان و هاوکاری سەرەکی ڕژێمی بەعس و سەدام حسێن بوو بۆ سەرکوتکردنی گەلی عێراق و گەلی کورد و جەنگی نێوان ئێران و عێراق. هەروەها لە ئاستی کردەوە ستەمکاریەکانی بەعزدا بێدەنگی هەڵبژارد. بەڵام کاتێک بەرژەوەندیە سیاسی و ئابوووریەکانی ئەمریکا لە عێراقدا و لەلایەن سەدامەوە ژێرپێخران و نەدەپارێزران، ئەمریکا بیری لە گۆڕینی ئەو ڕژێمە کردەوە و بە بیانووی تیرۆر و مافی مرۆڤ و چەکی کیمیاییەوە عێراقی داگیر کرد و بواری کۆمەڵایەتی و ژێرخانی ئابووری عێراقی هەرس پێهێنا و عێراقێکی پڕ لە ستەم و ناداتی پێشکەشی عێراقیەکانی دوای سەدام کردەوە. دڕندەی ئەمریکا و چەوساندنەوەی خەڵک لە عێراقدا گەیشتە لووتکە، کوشتنی ملیۆنان عێراقی و بە بێوەژنکردنی ملیۆنان ئافرەت و هەتی و خستنی ملیۆنان منداڵی بێناز و بردنی دەرامەت و نەوتی عێراق بۆ بەرژەوەندی ئەمریکا لە ئامانجەکانی ئەو داگیرکەریانە بوون. وەڵا عزیزان، ئێستاش دەچین لای ئەو زانیار و ڕێنمایە تەندروستیانەی کە گرنگن بۆ کۆمەلگان لە ئێستادا بۆی پابەندی ڕێنمایەکان پێکەوە بینەری دەبین. چۆن سیستەمی بەرگری جەستەمان بەهێز بکەین؟ ساڵانە ملیۆنەها کەس بە دەست هەڵامەت و ئەنفلۆنزاوە دەناڵێنن کە بەداخەوە ڕێژەیەکیان گیان لەدەست دەدەن. ئەگەر سیستەمی بەرهەڵستی جەستە بە تەواوی کار بکات، پێویستە هەموو خانەکان و شانە و ئەندامەکانی جەستە هێندە بەهێز بن کە بتوانن نەخۆشیەکە لەناو ببەن. ئەم ڕێگایانە چەند ڕێکارێکی سادەن بۆ بەهێزکردنی سیستەمی بەرهەڵستی جەستە. یەکەم، میوە و سەوزەی زۆر بخۆ، چونکە سەرچاوی بەهێز و دەوڵەمەندی ڤیتامین و کانزاکان و ئەنزیم و دژە ئۆکسان و ڕیشاڵەکانن. ئەمانە گشتیان پێویستن بۆ ئەوەی مرۆڤ تەندروست بێت. دووەم، خەوی باش. بێخەوی کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر سیستەمی بەرهەڵستی. هەوڵ بدە هەموو شەوێک لە هەمان کاتا بخەویت بۆ ئەوەی کاتژمێرە بایۆلۆجیەکەت تێک نەچێت و جۆری خەوەکەت لاواز نەبێت. سێم، ئەرێنی بە. بیرکردنەوە بە شێوەیەکی ئەرێنی لە ئایندە کلیلی سیستەمێکی بەرهەڵستی بەهێزە. لەمڕۆوە چەندین توێژینەوەی زانستی سەلماندویانە ئەو کەسانی ئەرێنی بیر دەکەنەوە سیستەمی بەرهەڵستیان باشترە. چوارەم، لە کاتی کۆکیندا دەست بگرە بەدەمتەوە. خۆت مەکە بە سەبەبکاری بڵاوبوونەوەی میکرۆبی زیان بەخش بۆ کەسانی دیکە. ئەگەر ناتەوێت لە ماڵەوە بمێنیتەوە، دەمتدا بپۆشە یان ماسکێک بگرە بەدەم و لوتەوە بۆ کەمکردنەوەی بڵاوبوونەوەی ئەو دڵۆپۆچکە پڕ لە میکرۆبانەی کە لە کاتی قسەکردن و کۆکین و پژمەدا لە دەمتەوە دێنە دەرێ. هەوڵ بدە زۆر لە خەڵکی دیکە نزیک نەبیتەوە، لانیکەم 4 پێ دوور بەلایانەوە. پێنجەم، وەرزش بکە. ئەنجامدانی وەرزش بە شێوەیەکی ڕێکوپێک و بەردەوام سیستەمی بەرهەڵستی جەستە لە ئاستێکی زۆر بەرزدار ڕادەگرێت. ڕۆژی 30 خولەگ وەرزشکردن کارێکی سەخت و مەحاڵ نییە، بۆیە پابند بە وەرزشکردنەوە. یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی هەموو نەخۆشیەک سترێسە. ڕامان و بیرکردنەوە و ئارامکردنەوەی دەروون زۆر گرنگن بۆ کەمکردنەوەی سترێس. حوتەم، پرۆبایۆتیکەکان بخۆ، بۆ نمونە ماست، خەیارشۆر و جۆرەکانی دیکەی ترشات و شێلم بە ترش، چونکە ئەم جۆرە خۆراکانە میکرۆبی سوودبەخشیان تێدایە. هەشتەم، سیر لە بیر مەکە. سیر باشترین خۆراکە بۆ بەهێزکردنی سیستەمی بەرهەڵستی. هەر لە دێر زەمانەوە سیر بەکارهێنراوە بۆ ڕێگریکردن لە هەموو نەخۆشیەک، هەر لە هەڵامەتەوە هەتا تاعون، چونکە دەوڵەمەندە بە پۆتاسیۆم و پێکاتە کبریتیەکان.
نۆیەم خۆت بکوتە. ڤاکسینی دژە ئەنفلۆنزا زۆر گرنگە بۆ ڕێگریکردن لەو نەخۆشیە، بە تایبەت بۆ ئەوانەی کە کێشەی کۆئەندامی هەناسەیان هەیە، وەک هەستیاری و نەخۆشی ڕەبووە. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵدا و دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داخۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بەڵێ عزیزان، هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین کە باز لە منداڵێک دەکات کە لە تەمەنێکی منداڵیدا و نەخۆشی ئۆتیزمی هەیە، بەڵام خی گەورە توانایەکی بێوێنەی پێبەخشێویش بە تایبەت لە ڕۆژمێر و ڕۆژەکانی ساڵدا کە توانایەکی سەرسوورهێنەری هەیە کە ئەمەش لە بەرنمەیەکی بەناوی عەسرە جەدید لە وڵاتی ئێران پێشکەشەکرێ. لەو بەرنامە بەشداری کردو و ئێمەش ئامادەمان کردو پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. مهران بیا بابا موفق باشی. نرخص اول مرداد بریم. اگه زنگ زدی مهران رو آوردیم عصر جدید که نشون بدیم بچه های اوتیسمی هم میتونن تو جامعه کارهای خارق العاده انجام بدن. عصر جدید بەرنمەیەکی پڕبینەری میدیای فەرمی ئێرانە کە میوانداریە و کەسانە دەکات، خاوەن بەهرە و توانایەکی جیاوازن لە کۆمەلگای ئێراندا و هەموو جارێکیش لەگەڵ پەخشی بەرنمەکە ملیۆنان بینەری لە سەرتاسەری ئێراندا هەیە. برنامه عصر جدید دوست داری؟ من تقویمی بپرسم. من شرکت میکنم، برنده میکنم. آقا مهران گل. سلام. مهران مواظب باش. تلفنو بده. گل. بگیرش. مهران چطوری؟ خانی ببخشید. خوبی؟ حال شما خوبه؟ قربونت. چطوری؟ اوضاع احوال چطوره؟ مهران سر حاله؟ بله؟ مهران سر حاله الان؟ حالش خوبه؟ بله. خیلی خوب، خدا رو شکر. ما خیلی از تو مهران تعریف شنیدیم تو عالی، یه کاری میکنی که خیلی ها نمیتونن بکنن و به نام خدا. من مهران مختاریان هستم، 12 ساله است، شهرستان مریوان، استان کردستان، روستای برگ، نابغه تقدیمی اوتیسم ایران هستم. مدرسه باغچبان، کلاس 6م. بابا عزیزم خوش اومدی قربونت. لە گوندێکی هەورامانی سەختی ڕۆژهەڵاتی کوردستانەوە
بەجلی کوردیەوە نوێنەرایەتی نەخۆشانی ئۆتیزم دەکات بۆ ئەوەی بیسەلمێنێت ئەوانیش خاوەن بەهرەیەکن کە لە مرۆڤەکانی چواردەوریاندا زۆر دەگمەنە. مێهران موختاریان تەمەنی 12 ساڵە، پۆلی 6 سەرەتاییە و خەڵکی گوندی دەلی سەر بە قەزای مەریوانە لە ڕۆژهەڵاتی کوردستان. مێهران دەبێتە سەرسوڕهێنەرترین بەشداربووی بەرنمەیەکی میدیای فەرمی کۆماری ئێران و بە بەهرە و تواناکانی بینەرەکانی تووشی شۆک دەکات. توانای مێهران بە جۆرێکە کاتێک پێشکەشکارانی بەرنمەکە بەدڵی خۆیان ڕۆژ و مانگێکی ساڵەکانی میلادی یان هەتاوی یان کۆچی دیاری دەکەن، مێهران بە چاوتروکانێک ڕۆژی هەفتەکەی دیاری دەکات. خب آریا شروع. 5/2/1352 چهارشنبه. چهارشنبه است. بله آفرین. تو 19 مهران 19 3/1349 سه‌شنبه. به به تولدم مبارک. آفرین ماشاءالله سه‌شنبه‌تون نره کادوها رو بیارین خواهشن. سه‌شنبه است. آقای دکتر آرومتر آقای دکتر لطفا. 15/9/1360 یکشنبه. آفرین آفرین مهران آفرین ماشاءالله به مهران ماشاءالله به مهران خیلی خوب بود. خانم نونهالی آروم فقط بگین لطفا که بچه‌ها ما از مشکل اون مهران نیست، مهران میگه بچه‌های ما نمیرسن بزنن توی نرم افزاره. بله 16 مهر 1357 7 میشه 16/7. یکشنبه. آفرین بابا خیلی خوب. 15/8/1361 چند شنبه است؟ 8 شنبه. 28/5/1332 28/5/1332 چهارشنبه. آفرین پسر تو دیگه کی هستی؟ چی بودی چی شدی تو؟ زۆری نەخایاند پاش چەند خولەکێک لە تێپەڕبوونی بەرنمەکە و دەرکەوتنی بەشێک لە توانەکانی پێشکەشکارەکان دەنگی سپی خۆیان وەک قۆناغی یەکەمی سەرکەوتنەکە بەخشیە مێهران، بەڵام هێشتا توانەکانی مێهران زۆریان ماوە کە نمایشیان بکات. توانایەکی دیکەی مێهران گۆڕینی بەرواری ڕۆژمێرەکە بۆ سەر ڕۆژمێرەکانی دیکە، وەکەوەی پێشکەشکارانی بەرنمەکە لی دەپرسن بەرواری کۆچی دەکاتەوە بە بەرواری میلادی و هەتاوی دەکاتەوە بە کۆچی و بە پێچەوانشەوە. البته میلادی هم بلده مهران، میتونی میلادیش هم بپرسی. 11/11/1357 11 فوریه 1970 1970 79 آفرین آقا خیلی خفنه قشنگ خفنه خیلی عالی. باری کلا مهران. آقا برگام میتونیم خانم ازش بپرسیم مثلا شمسی رو تبدیل به قمری کنه؟ میشه؟ بله میشه. دکتر یه دونه بپرس. 1/1399 25 رجب 1441 مگه داری من چیزی رو
جگە لەمانەی کە بینرا مێهران هەموو ساڵ ڕۆژە مێژوویەکانی لەبەرەوە دەزانێت ڕۆژە جیهانیەکان لە ساڵەکانی ڕابردووشدا کەوتووە تا چه ڕۆژێکی هەفتەوە. مناسبت ها رو میتونی بگی مثلا روز پزشک، روز خواجه نصیر، رو هر مناسبتی رو دوست داری میتونی ازش بگی. یعنی مثلا بگیم روز پزشک یه سالی کی بوده رو میگه؟ بله میگه. آقا بگی روز پزشک یه ساله بگی. روز معلم سال 1399. روز معلم سال 1399 جمعه. آقا ما معلمات تو سال یه دونه روز معلم. بەهرە سەرسوڕهێنەرەکەی مێهران ڕەنگە و بۆچوونە بسەلمێنێت کە ئۆتیزمەکان تەنها جیاوازیان لەگەڵ مرۆڤەکانی دیکەدا جیایان دەکاتەوە نەک ئەوەی کە ئەوان نەخۆشی مێشک و جەستەیان هەبێت. مێهرانیش با توانەکانیەوە نوێنەرێکی سەرکەوتووی کورد و هەورامی و ئۆتیزمەکان بوو کە سەری هەمووانی بەرز کردەوە و سەربەرزانە گەشتە قۆناغی دووەمی بەرنامەکە و هەمووانیش بە تامەزرۆییەوە چاوەڕێی قۆناغی داهاتووی بەرنامەکە دەکەن. اونایی که مثل من موافقن ما امروز روی این صحنه یه پسر بچه نابغه کرد ایرانی فوق‌العاده داشتیم دست بزنم برام. آفرین مهرا، عالی بودی. خیلی خوب بودی. ماشاءالله. ڕاستیوانەیەکی سەرسوڕهێنەری هەیە. بێگومان ینی ئەو سێرچانە ئەگەر لە کۆمپیوتەریش داوای بکەیت بێگومان کەمێک کاتیوێت تا داتاکە دەیاتێ ئەم بەبێ بیرکردنەوە ئەیتوانی ئەو حاڵەتە بکە ینی سەلارەوەی کە جێگەی سەرسوورمانە ئەم نەخۆشیشە نەخۆشی بێگومان کە دکتۆرەکان خەڵکانێکی زۆر گومان دەکەن کە ئەو هەڵگری ئەو نەخۆشیە توانای بیرکردنەوەی بۆ شێوازە نییە توانای قسەکردنی بۆ ڕادەیە نییە. ئەو جێگەی سەرسوورمانە بەڕاست بێگومان ئەوانی کە ئۆتیزمیان هەیە یەکێک لەو حاڵەتانەی ناتوان ئەوەنە بیر بکەنەوە بە تایبەت ئەم زانیاریەکانی کەسی ئاسایی ینی ناتوانێت ئەم حاڵەتانە لێک جیا بکاتەوە و بەراورد کاریش بکات ینی جێگەی سەرسوڕهێنەر بوو سپاسی خۆش دەکەین کە کوردێکە الحەمدوللا کورد کەسی زۆر زیرەکی ئەوە نەخۆشەکانمانن ئاوان هەر ساڵی پاریش بوو کە کەسێکی کە کچێکی 12 ساڵ بوو لە مالیزیا مەدالای ئاڵتوونی وەرگرەوی ژەر باماشەوە لەو دەڤەرەیە هەبوو لە بیرکاریە زۆر زۆر زیرە بوو لە ژمارەکانە ینی یەک شتیان لێ پرسی بێوەستان یەکسە جوابیایە ڕاست بە حەقەتم پرۆگرامانە گەر لە باشووری کوردستانی شەبێ بێگومان لە باشووری کوردستانیش دڵنیام خەڵکی بەتوانامان هەیە بەس بەداخەوە لە باشووری کوردستان جۆرە پرۆگرامانە نییە. بەڵە بەڕێزان دەچینە لای ناوبڕ و ڕیکلام دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. تەوەرێکی دیکەمانەویش قسەکردنە لەسەر ڕۆشنبیری تاکی مسلمان لە ڕوبەڕووبوونەوەی پێشاتەکاندا بۆ پێی کە مرۆڤی مسلمان دەبێت کاتێک کە پێشاتێک یاخۆ ڕووداوێکی ڕوبەڕوو بووە چۆن مامەڵە بکە لەگەڵ ئەو پێشاتەوە ئەو ڕووداوەدا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە مامۆستا عەدنان خەتەیی زانای عینیمان لە هەولێرەوە لەگەڵە. مامۆستا گیان سڵاوی خوات لێ بێ سپاس بۆ ئەوەی کە میوانی بەرنامەکەمان بوویت. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاوی خوای لە ئێوەی بەڕێزیش و لە بینەران و لە برانی پشت کامیرەش ئینشاءالله. زۆر باشە مامۆستا تا چەند گرنگە کە تاکی مسلمان لە ئێستادا کاتێک کە پێشاتێکی دێتە بەردەم بە شێوازێکی ئارامی مامەڵە لەگەڵ ئەو پێشاتەیە بکات.
الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اتبع هداه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خوي بداخة ودالين كإستا وكو بيويست تاچی مسلمان ڕۆشنبیرنیە نەبە دینی نەبە دنیای. بۆیە زۆر جار دەبینی هەندێک لە پێشهاتەکان جا پێشهاتی ناخۆش بێ یاخود خۆشی بێ دەبێتە هۆی ئەوەی کە زیان و زەرەر بەخۆی و بە دەوروبەریشی بگەێنێت. بۆیە زانایان لە گرنگی ثقافە بەگشتی و بە تایبەتیش گرنگی ڕۆشنبیری تاچی مسلمان بە دینداریەکەی و بە مسلمانەتیەکەی زۆر زۆر پەرتوچیان لەسەر نووسیە و زۆر پێناسەیان کردووە. بڕوا بفەرمونون لە پێناسەکەی لە هەندێک پەرتوکەکان زیاتر لە 150 پێناسەی بۆ کراوە بۆ ثقافەت و ڕۆشنبیری کە چەندە گرینگە بۆ کۆی ئینسانیەت. وەلەم بەشێکیش لەم ئینسانیەتە کە تایبەتە ئێمەی مسلمانانی. بەڵام بەداخەوە ئێستا لەبەر ئەوەی ئاگاداری زانیاریەکان و ڕۆشنبیری دینی و دنیای ئێمە نین بۆیە زۆر جار دەبینی بەداخەوە دەڵێن مسلمانان زیاتر دواکەوتون لە خەڵکانێکی تر. بۆیە زۆر پێناسەکراوە بەڵام پێناسەیەکی کە ئومەم المتحیدە نەتەوەیە گرتوەکان کە لەسەری کۆدەنگن ئەوەیە دەڵێ پێناسەی ڕۆشنبیری ئیسلامی یاخود ڕۆشنبیری بەگشتی مانای جەمیع السیماتی الروحیە والمادیە والفکریە والعاطفیە للئینسان. یعنی هەموو لایەنەکان و هەموو نیشانەکان و علامەتی لایەنی ڕۆحی، لایەنی مادی، لایەنی فکری، لایەنی عاطفی ئینسان. یعنی ئەمانە هەمویان پێویستە ئینسان ڕۆشنبیریان پێ بدا. پێویستە ئینسان ئەسپی ڕۆشنبیری لەم بوارانەدا تاو بدا بۆ ئەوەی ئینسانێک بێ لە ژیانیدا هاوسەنجی بپارێزێ. ئەوەی کە ئێستا لە وڵاتیمە دەگوزەرێ و لە وڵاتانی جیهانیش دەگوزەرێ و لە وڵاتانی ئیسلامیش دەگوزەرێ بەداخەوە یعنی ئەگەر سەیرێکی بکەی لەوانەیە بتوانین بڵێن وەکو لایەنی سەرەکی ئەوەیە کە وەکو پێویست ڕۆشنبیریەکی دیندارانە و مسلمانانە و خواپەرستانەمان نییە بۆیە دەبێنێ ئەم هەموو ناخۆشیە لێ دەکەوێتە. بۆیە دەبینی هەندێک شت دەبینی با لە وڵاتی زلهێزەکانیش هەبێ نامسلمانەکان بەڵام نابی لە وڵاتی مسلمانان هەبێ لە کاتی ئەزمە و لە کاتی خۆشیش. بەداخەوە ئەمێ بپرسم هۆکار چییەکە بەڕێزت گەیشتە ئەو قەناعەتی کە ناڕۆشنبیریەکی زۆر لە کۆمەڵگەی مسلمانە هەیە. هۆکارەکان چین؟ ڕێگاکانی خۆڕۆشنبیرکردن لاوازن یاخود نەخێر ئەمە تاکی ڕۆژهەڵاتە کەمتر دەپەرژێتە سەر ڕۆشنبیرکردنی خۆی؟ داخەوە دەڵێم ناباوابایە چکە ئەگەر تو سەیرێکی ژیانی ڕەسوول الله بکەی لەگەر هاوڵە بە ڕێزەکانی ڕزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ یعنی سەیر دەکەی بە ماوەی مدەیەکی زەمەنی کەم توانیان وەکو ئەم ئیمبراتۆریەتانی ئەم کاتە هەبوو ئیمبراتۆریەتێکدا بمەزێنن لە مەدینە لە شوێنێ کە زۆر جار کە ئەتو باز دەکەی لەوانەیە خەڵکێک بڵێ وەکو جۆرێک لە تەنقیسی شەئنیاندا دەبێت. نەخێر عەرەبەکان هەمویان پێخواز بوون هاوڵە بە ڕێزەکان هەمویان نەیان دەزانی چۆن گیان بگۆزەرێنن ئەوەی کە لە سیرە باز دەکرێت بەڵام بە ماوەیەکی کەم بەهۆی ڕۆشنبیری ئیسلامی و دینداری کە ڕەسوول الله سەرچاوەی بوو کە باز دەکەین سەرچاوەکانی ڕۆشنبیری ئیسلامی چییە بەهۆی ئەوەی کە مامۆستاگیان ئەمەوێت بزانم کە کۆمەڵگەی مسلمان لە سەرەتادا سەحابە بەڕێزەکان لە ناو کۆمەڵگەیەکی نەخوێنەوە لە سەردەمێکی جاهیلیە ینی توانیتیان کۆمەڵگەیەک بەرە و ناساندنی دینی پیرۆزی ئیسلام بڕۆن کە یەکەم ئاەتی بۆ دەستی پێکرد ئیقڕا. ئێستا لە کۆمەڵگەی مسلمان لەم سەردەمەیە چۆن تاکی مسلمان مامەڵە لەگەڵ پێشاتەکان بکە کە بە شێوازێکی زۆر جوان دین
وەکو خۆی جێبەجێ بکات. دین چی وتووە، دین چۆن دەیەوێت ئاوا مامەڵە بکات. بڵێ خۆی ئەم وەڵام دانەوەی ئەم پرسیارە دەمانبات بۆ سەرچاوە سەرەکیەکانی ڕۆشنبیری ئیسلامی. ئەم سەرچاوانە چین کە ئینسان دەتوانێت لەم سەرچاوانە ئەحکام و ڕێکار و یاسا و ڕێسایەکان هەڵبژێری بۆ ئەوەی لە ژیانیدا بەرجەستەیان بکە. یەکەم سەرچاوەمان قورئانە کە قورئان یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کەلامی ڕەب العالەمینە. تۆ هەر کارێک لە ژیانتدا ئەگەر گەڕایەوە بۆ قورئان، پێشەوە ئەبوو بەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە چەندان ئاەت لەم بایەوە هەیە، بەڵام دەیفەرموو ئەگەر من ئەکرەمەکم الله گوریسی وڵاغەکەم لێ بزر بێ دەتوانم لە قورئان بیدۆزمەوە، لەبەر ئەوەی وەنەزەلنا عەلەیکە الکتابە تیبیانا لكل شيء وهدى ورحمة للمسلمين. دەفەرمێ ئێمە ئەم قورئانەمان دابزاندووە ڕۆنکەرەوێ بۆ هەموو شتەکان. ئێستا لە ژیانی ئێمەدا بەداخەوە قورئان بەرجەستە نابێ. ڕاستە زلهێزەکان دەسەڵاتدارە عیلمانیەکان جێبەجێ ناکەن، بەڵام ئێمە وەکو مسلمان دەتوانین لە ماڵەوە جێبەجێ بکەین، وەکو تاک وەکو کۆمەڵگەیەکی مسلمان دەتوانین جێبەجێ بکەین. ئەسڵەن دەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە باشترین بربەست دروست بکەین بۆ ئەم غەزوە فکرەی کە هەیە و بۆ ئەم سیراعە فکرەی کە ئێستا بەرۆکی مسلمانانی گرتیوە. بۆیە ئێمە ئەگەر بمانەوێ ڕۆشنبیریەکی مسلمانانە و دیندارانە و ژیرانە و عاقڵانە و سەردەمیانە و پێشکەوتن خوازانە دەبێ بگەڕێنەوە بۆ قورئان یەکەم جار، دواتریان سنەتی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام، دەتوانین بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و شارستانیانە کارەکانمان جێبەجێ بکەین. تۆ سەیری ڕۆژگاری ئێمە بکە، لە کاتی خۆشیدا خەڵکێکی مسلمان و دیندار بوو چۆن بوو، ئێستا سیر کە خەڵک چۆنە، یعنی بەسیترین نمونەکە لەم ڕۆژانە ڕووی داوە. یعنی تۆ ئەگەر کە ئەم کەسانە ڕۆشنبیریەکی چ ئەوانەی بەرپرسن، چ ئەوانەی تەعزیەکەیان داناوە خوا لە مردووەکەیان خۆش بێ، ئەگەر بەرپرسیارانە مامەڵەیان کردبایە ئەم هەموو دڵەڵاوچێ لە ناو شاری هەولێر بڵاو دەبەوە کە پێشبینی دەکرا سلێمانی پێش هەولێر، بەڵام ئێستا هەولێر پێش سلێمانی کەوتەوە لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە. یاخود لە کاتی بڕیارێکی حکومەت دەیدا خەڵکێکەیە لەوانەیە زۆر باشە با یەک مانگ لە ماڵەوە ڕووناچی هەبێ، بەڵام کەچی دەچێتن خەڵکەچی تر، یاخود خەڵکێک داوای لە جیرانیەکەی دەکات کە چەند ڕۆژە من چایە دەخۆمەوە، بەڵێ نمونەیەکی نان دەخۆین، بەڵام ئامادە نییە لە ماڵەوە فەردێک ئاردیە. بەڵێ ماسادنا نمونەیەکی ئەبوبەکری سیدیقت هێنایەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. باشە باست کرد کە بێ سەرچاوەی سەرەکی مسلمان قورئان بێت، بەڵام قورئان مەتنە، ینی چێ ببێتە سمبول بۆ شیکردنەوەی ئەو ڕۆشنبیریە قورئانیەی کە پێویستە هەمومان وەکو تاکی مسلمان پەیڕەوی بکەین و لە ئەدای کار و کردەوە و ڕەفتار و گفتارماندا جێبەجێ بکرێت. ئەمە چێ بێتە ئەم سمبولە بۆی ئەم قورئانە مەتنیە کاتە پراکتیکەکردن، چونکە هەموو کەس ناتوانێت لە فەهمی قورئانی هەبێت. من باسم کرد ئەم سەرچاوانەی کە مرۆڤی مسلمان خۆی پێ ڕۆشنبیر دەکات، هەم ڕۆشنبیری دنیا هەم ڕۆشنبیری دینیش، چونکە ئێمە هەردووچیان وەکو تەیرێکی دووباڵوان، کەسێک ئەگە زۆر گرنگی بە دین بدا بەڵام لایەنی دنیا ئیهمال بکە وەکو تەیرێکی باڵشکاوە، وەکو باڵندەیەکی باڵشکاوە. بۆیە باسم کرد وتم هەردوو لایەنە، لایەنی قورئان و شارحی قورئانیش کە پێناسەی کردووە و قورئانن حەیەن، قورئانێکی زیندوو بووە وەکو دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لە فەرمودەی ڕاست و دروستاتیە ڕەسوول الله عەلەیهی سەڵات و سنەتەکانی کە ئەم ڕۆژگارە ئەلحەمدولله ئەوەی کە دەبینی هەموو وڵاتان جێبەجێ دەکەن، ئەم حیجری سەحیە کە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی تۆ بزانی کە ڕەسوول الله چی فەرمووە، بزانی کە ڕەسوول الله لە هەموو ئەزەماتەکان و ناخۆشیەکان بەرنامەیەکی داڕێژتووە، یاخود وەکو بڵێ ئێستا ئەوەی پێی دەگوترێ کۆدێکی تایبەتی هەیە بۆ ئەوەی تۆ بتوانی بچێ نام ئەم بەرنامەیە و ڕۆشنبیری و
ئازبەرزی خۆت و لایانی زانستی خۆت جێبەجێ بکەیت. بۆیە وەکو باسمان کرد یەکەم سەرچاوە قورئانە، بەڵام بۆ ئەوەی قورئان تێبگەین باشترین گەڕانەوەمان بۆ سنەتی ڕەسوول اللهە عليه الصلاة والسلام کە ئەمیش بەشێکی دانەبراوە لە قورئان. دواتر زانان دەفەرمون مزگەوت یعنی بە درێژایی مێژووی مسلمانان مزگەوت هۆکارێک بە بۆ ئەوەی شوێنێک بە بۆ ئەوەی مسلمانان زیاتر ڕۆشنبیر بن لە دینەکەیان و لە دنیایان. هۆکارێکی تر و یاخود برین سەرچاوێکی تر خێزانەکانە، سەرچاوێکی تر ئەلمەدرسەة النظامیە، ئەو قوتابخانانەیە کە لەلایەن دەسەڵاتداران و لەلایەن بەرپرسان بەڕێوە دەبرێت. هۆکارێکی تر ئەلئیعلام ڕاگەیاندن، سەرچاوەیەکی تر ئەلقەومی، یعنی هەر وڵاتێک دەتوانی کەلتوری خۆی جێبەجێ بکە. من باسی پێناسەی ثقافم کرد لە چ وەرگیراوە دەڵێن لەو وشەیەکی فەڕەنسی وەرگیراوە کە بە ناوی کولتورە. ئێستا ئێمەوا دەزانین کولتور بەکاردێنین وازانین وشەیەکی عەرەبیە یاخود وشەیەکی کوردیە نەخێت. واتە تۆ دەتوانی ئێستا بۆ نمونە ئێمە دەتوانین هەر بە ئەم مێژووی ڕامان بدووە لە مێژووی دیندارینە مێژووی کوردایەتیمان دەتوانین بزانین کامەی ڕاستە کامەی هەڵەیە، کامەی باش بووە کامەی خراپ بوو. ئەمە زۆرێکە لە ڕۆشنبیری. ئەمە هەموو دەواازەنە، هەموو دەرگانە بۆ ئەوەی ئێمە بتوانین تاچی مسلمان ڕۆشنبیر بێ بۆ ئەوەی بە جوانترین شێوە هەم لە کاتی خۆشی هەم لە کاتی ئەزەمات و ناخۆشی بە جوانترین شێوە هەڵسوکەوت بکە. ئەوەی کە ئێستا لە جیهانی دنیای ئێمە ڕوودەدا و بە تایبەتیش لە جیهانی مسلمانان دنیای مسلمانان بەداخەوە دوورە لەم پرانسیپانە خوای گەورە پەنامان بدە. ماوەسا تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود ئەو بوارانی کە لە ئینتەرنێتدا هەیە تا چەند کاریگەری هەبووە لەسەر خۆڕۆشنبیرکردنی هاوڵاتیان وەک دەزانی کە هاوڵاتیان لە ئێستادا کاتێکی زۆر تەرخان دەکەن بۆ ئەو بوارە. پێتان وایە کە ئەمە کاریگەری دەبێت لەسەر ڕۆشنبیری تاکتریان باشترە زۆربەی کاتەکانیان بە خوێندنەوە بەڕێ بکەن؟ بەڵێ یەکێک لە بنەمایەکان بۆ ئەوی ئینسان خۆی ڕۆشنبیر بکە وەکو وتراوە ڕۆشنبیر چێە لە هەر شتێک ئەن یعریفە من کولی شەیئین شەیئا، لە هەموو شتێک شتێک بزانی. بۆیە ئێمە ناتوانین بڵێن ئەمڕۆ ئەم پێشکەوتنی تەکنەلۆژیایە کە یارمەتی دەرێکی باشە بۆ ئەوەی ئێمە ڕۆشنایی یاخود ئێمە ڕۆشنبیر و ڕووناکبیر و ڕێک و پێک بتوانین هەڵسوکەوت بکەین. بەڵێ دەتوانین بەشداری بکەین، بەڵام وەکو ئەوە ناکە 24 ساعت پێش نانی و دوای نانی ڕۆژ و شەو لەسەر بن. نە بە ئەندازەی ئەوەی ئێستا ئەمە زۆربەی مامۆستایانی ئاینی مامۆستایانی کە ئامۆژگاری خەڵک دەکەین زۆر جار ئەمە وەکو دەرگایەک بەکاردەهێنین بۆ ئەوەی ئامۆژگاری خەڵک بکەین، بە تایبەتی ئەوەی سۆشیال میدیا یاخود بەشێک لە سۆشیال میدیا کە ئەم ئەنتەرنێت و تویتەر و ئەوەی کە ئێستا تۆکتۆک و نازان چی ئەمانە هەموو کەسێک لە لایتی واتە منداڵە ئافرەتە بچووکە گەورەیە ڕۆشنبیرە ناڕۆشنبیرە لۆیە زۆر گرینگە. بەڕاستی ئێمە لەو بوارشدا دەتوانین ڕۆشنبیری تاکەکان زیاد بکەین، بەڵام دەبێ بە وەکو دەڵێ بە هەندێک تەحەفوظات هەموو شتێک بڵاو نەکرێتەوە، بە هەموو شتێک باس نەکرێت. لەبەرەوەی زۆر جار دەبین شتێک باس دەکەیت لە عەقلیوی گەورەترە لەوانەیە قبول نەکا ببێتە هۆی ئەوەی کە لە ڕێلابدا. بەڵام باشترین شت وەکو باسمان کرد مزگەوتە. بۆیە ئێمە ئێستا من بڵێ و نەڵێ ئێمە لە واقعەدا دەژین، یعنی پێویستە بەڕاستی دوای کۆڕۆنا ئەم بەدەسەڵاتدارانی ئێمەش بەڕاستی بیرێک لە کۆمەلگەی خۆیان بکەنەوە. یعنی ئێستا دەڵێ بە ڕۆژێک ئەوەندە شوفێرە کە ڕێزم لە بۆ هەموو شوفێران و بۆ هەموو مسلمانانەیە ئەوەندە سەرپێچیە کراوە، ئەوەندە گەندەڵیە کراوە، ئەوەندە ئاوا کراوە. ئەوە هۆکاری چیە کە تاکەکان ڕۆشنبیر نین، هەست بە مەسئولیەت و بە بەرپرسیارەتێک ناکە بەرامبەر بە کۆمەلگەی، دەبێتە هۆی ئەوەی کە بۆ خۆشی زیانی بەرکەوێ وە کۆمەلگەی بەرامبەریشی زیانی بەرکەوێ. بە تایبەتی ئێمە وەکو مسلمان دەبێ ئاگادار بین ڕۆشنبیریمان بگاتە ئاستێک کە ڕەبانیە، یعنی واتە ئێمە ئەم ڕۆشنبیریە لە ئەڵڵا وەردەگرین وەکو باسمان کرد لە قورئان کە قورئانیش کەلامی ئەڵڵایە و سنەتی ڕەسوول الله کە ئەمیش منهەج و ڕێبازی ڕەسوول اللهە. ئەم دوانە یەکێک لە تایبەتمەندیەکان و سیماتی ئەم دوانە ئەوەیە ئەلعیسمە، واتە هەڵە قبول ناکەن. ئێستا دەبینی لە زۆربەی وڵاتان نەڤەریەک پێشکەش دەکرێت ئەوە بۆ کۆمەلگە باشە، بەڵام دواتر دەبینی ئەم نەڤەریە دەڵێ وەڵا لایەنێکی باش بوو بەڵام چەند لایەنێکی تری خراپ بوو. بەڵام ئەوەی ئێمەی مسلمان
ولله الحمد والمنة والفضل. يعني هیچ هەڵەیە قبول ناکە، هیچ یاسا و ڕێسایەک ناتوانێت شان لە شانیدا. تۆ جێبەجێ بکە، ئیطمئنانت هەبێ، دڵخۆش ببەوەی 100 ملیۆن نەک 100 کە جێبەجێت کرد دەبێتە بەختەوەری دنیا و دوا ڕۆژت دەبێتە کەسێکی ڕۆشنبیر و ڕووناکبی. بۆیە ئێمە بەڕاستی ئێستا زۆر گرینگە بیر لەوە بکەینەوە جارێکی تر سیاغە و داڕشتنی تاکەکانی مسلمان. ئێستا بەداخەوە زۆر جار دەبینی ئەهلی مزگەوت، من دەڵێن بەداخەوە، بەڵام زۆر جاریش دەبینی دکتۆر و پزیشکەکان کاتێک دەیانەوێت نەخۆشێک چارەسەر بکەن دەبێت تەشخیشی نەخۆشیەکە بکەن، دەبێت تایبەت نەخۆشیەکە دیاری بکەن، ئەوسا دەتوانن عیلاجی بۆ دابنێن. ئێستا بەڕاستی من وەکو خۆم وەکو سیر دەکەم کە لە ناو کۆمەلگە دەژیم بە تایبەتی لە کوردستان، بەڕاستی ڕۆشنبیری تاچی مسلمان زۆر لاوازە. دەبێ هەمومان هەوڵ بدەین ئەم ڕۆشنبیریە بەرز بکەینەوە بۆ خەڵکانێک و تاکێکی مسلمانی دیندار. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مۆسا عەدنان خەتەی لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە. سپاس کە لەم تەوەرە لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان، تەوەری سێهەممان وەکو لە سەرەتایی بەرنامەکەیە باسمان کردوتمان کە دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی هەرێمی کوردستان ئێستا پەلی هاویشتۆ بۆ دەرەوەی وڵاتیش. بابزانین لە بەریتانیا دەستگای خێرخوازی بەخشین هەنگاوەکانی چی بوون، کار و چالاکیانی لە وڵاتە چی کردووە. لە بەریتانیاوە بەڕێز کاک سامان ڕەباتیمان لەگەڵ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. کاک سامان، سپاس بۆ ئامادەبوونت. ئەمەوێت سەرەتا بەر لەوەی بچینە سەر باسکردن لە کار و چالاکانی دەستگای خێرخوازی بەخشین وەزع و تەندروستی هاوڵاتیانی بەریتانیا بەتایبەت لەو شاری بەڕەستی لەی دۆخەکە چۆنە لەبارەی توشبوون بە کۆڕۆنا و حاڵەتەکانی مردن یان چاکبوونەوە لە وڵاتی بەریتانیا، ڕێکارەکانی خۆپارێزیش لە چه ئاستێکدایە؟ سڵاوی خوای گەورە لە ئێوە لە بینەرانی خۆشەویست. وەڵا باری دۆخێرە باش نییە، زۆریش خراپە. تۆخواکەن لە هەفتەکانی داهات و دەوتی هەفتەی داهات و ڕێژەی توش بوون بەرز بێتەوە لەگەڵ ڕێژەی کردن. لەبەرەوەی لەوانەیە ئاگادار بن ئێرە حکومەت درەنگ ئیشی لەسەرەوە کرد کە خەڵک بچنە ماڵەوە، ئەوە سەبەبێکی ڕئیسی بوو. الحاصل وەزع باش نییە. لێرەشەوە بە پێویستی زامداوە لە مسلمانان کەم کە دوعای خێر بووە هەموو خەڵکی ئێرە و کوردەکان ئەوانی کە نەخۆشن بە تایبەتی و مامۆستا مشیر گەڵاڵیش حاڵی باش نییە. ئەمڕۆ 11 ڕۆژە لەژێر ناشتەدان ئینشاڵڵا حەزەکەمەوەی گوێ لە دەنگمان خێری بوو. بەڵێ کاک سامان، وەکو بەڕێست باس کرد کە دۆخی بەریتانیا ناسەقامگیرە، ینی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە خرایە خانەی چاودێری وردەوە. لە ئێستادا میدیاکانی ئەو وڵاتە باز لە چی دەکەن لەبارەی سەرۆکوەزیران بۆریس جۆنسن؟ هەندێکیان وا پیشانەدەن کە بڵێن حاڵی مستەقرە، بەڵام دەنگۆی ئەوە هەیە کە دەنگ خەڵکی نزیک لە خۆی دکتۆرەکان ئەڵێن حاڵی خراپ و بڵێن هەناسەی سناعی بۆ دروستکردنی ئۆکسیجینی ئەدەن. بەڵێ کاک سامان، بینە سەر باسکردن لەبارەی کار و چالاکانی دەستگای خێرخوازی بەخشین لە وڵاتی بەریتانیا. بێگومان لە جیانە حاڵەتی کەرەنتینە هەیە، بێگومان کەم حاڵەتەش ڕوو دەدات، خەڵکێکی زۆر بێکارە بن، بێبژێویە بن، سەبەتی خۆراکیان لە ماڵەکانیانە نامێنێ. ئێوە چیتان کردووە بۆ ئەو حاڵەتەی کە دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان پرۆژێکی ڕاگەیان لە وڵاتی بەریتانیا و کار و چالاکیانە چۆن بەڕێوە چووە؟ بەڵێ هەروەکو پێشەکیەک بۆ ئەم قسەی جەنابەت، ساڵ زیاترە بەخشین. ئێمە بڵێ وەکو بڕیاری قەناعەتمانەوە کە بەخشین بێنینە ئەوروپاوە، چونکە زانین کوردانی ئەوروپا الحەمدوللا خەڵکێکی خێرخوان بەگشتی. بەڕێزمان کاک فەرهاد بۆمان کردە بەرپرسی نووسینگەکە و لەو کاتێ شەڵە هەوڵی یاساییکردنی بەخشینە لە ئەوروپا الحەمدوللا ڕسمیەتی وەرگرانی ئیجازەی وەرگرت و ئەو شوێنی کە ئیجازە ئەدا بە ڕێکخراوە خێرخوازی، یعنی مە ژمارەمان هەیە و ژمارە حسابیشمان.
و بیرمان کردەوە لە ئەوروپا نەگەر بەریتانیا بەتەنیا ئەو ژمارە حسابەکان بینیت بۆ ئەوروپا لە هەفتەی پێشوو ئەوەش تەواو ئێستا بەخشین زیاد لە 50 شاری ئەوروپا نوێنەری کرد. بەڵێ کاک سامان کار و چالاکیەکانتان لە ماوەی وەرگرتنی مۆڵەتی وەکو دەستگایەکی خێرخوازی لە وڵاتانی بەریتانیا ببورن لە وڵاتانی ئەوروپا بەتایبەت کە ئێستا بەڕێز لە بەریتانیای کار و چالاکیتان ئەنجام داوە؟ بەڵێ بە بەردەوامی و بەرنامانی لە بەخشینەوە کراوە خەڵکی لێرە لێ ئاگادار کراوەتەوە گروپی ڤایبەر و ئەوانە دروست کراوە خەڵک بۆ هێنراوەتە ناوەوە یا داریوا بشەر نییە لە بەرنامی بەخشنەوە ماڵێکی هەژار نەخۆشیان یا هەژار بوونا ژێویان نەڕۆیشتە بڕێوە لێرە کەمپینی بۆ کراوە پارەی بۆ کراوەتەوە لە سەبەتەی خۆراکیشا تا ئەم تەقریبا ساکەم تقریبا زیاد لە 1600 دابین کرا لێرەوە کە 200یان بۆ کەم ئەندامان. زۆر باشە. لە وڵاتی بەریتانیا کاک سامان ئێوە هیچ ماڵێک هەیە کەم دەرامەت بێ بتوان لە ڕێگەی نووسینگەکەتان لە بەریتانیا و لە ئەوروپا بەتایبەت لە نووسینگەکانتان لە شارەکانی ئەوروپا حاڵەتتان هەیە مەسەلەن پێویستە هاوکاری بکرێت لە ڕێگەی ئەو نووسینگەتان لە ئەوروپا؟ تاسە حاڵەتی وا ناتۆتە لای ئێمە چونکە لێرە زمانی اجتیماعی هەیە گەرێکی ئیشی نەبێ حکومەت هەفتانە پارێکی ئەداتێ یاگە جێوڕێی نەبێ شوێنێک هەیە ئەمێنێتەوە تیا هەتا شوێن ئاکات حاڵەتی دەگمە ناوانی کە کەوتە سەر جادە و پارەیان نییە بەگشتی ئەم بیستەوە بۆ کورتەوە کات ئەو ڕادێ. بەدەمەوەچوونی خەڵکی ئەوروپا و بەریتانیا بەتایبەت بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە دەستگایەکە دەستگیرۆیی هەژار و نەدارەکانەکە لە هەرێمی کوردستان لە دوای مۆڵەت وەرگرتتان و بەڕەسمی بوونی دەستگاکە لە ئەوروپا بەدەمەوە هاتنی خێرخوازان لە وڵاتە چۆن بووە بۆلاتان؟ کۆنتاکتی ئێمە لەگەڵ کوردەکانە ئەلحەمدوللا لە بەرەوەی بەخشین دەستی ئەمینایەوە وی ئیسپات کردو لە چەند ساڵانی ڕابردوو بنەر بۆ ئەوە پێتانم بوو کە دڵنیاییە کە خەڵکێک چۆن ئیشەکە مەسەلەن لەگەڵ بەخشینە خێزان هەبووە بەشی خۆی بەشی چل عائیلە سەبەتی خۆراک پاری داوە 20 هەیە 15 هەیە دەئا بۆ شێوە ئەلحەمدوللا متمانەیەکی باشێ و ئەمەشی ئێمە کردنەوەی دانانی نوێنەر لە هەموو وڵاتانی ئەوروپا ئەوە زیاتر ئەوەشە بۆی ئەو خەڵکانی تر زیاتر ئاشنا بن بە بەخشین و بیکەنە شوێنی پێدانی فێرەکان انشاءالله. زۆر باشە. باس لەوە کرد کە ئێوە کۆنتاکتان لەگەڵ کوردەکانی ئەوروپا هەیە تا چەند لە پلانتانە هەیە کۆنتاکتان لەگەڵ غەیری کوردیشا هەبێت بێگومان مسلمان هەیە غەیرە کووردە حەزەکە خێر بکات بەتایبەت لەوەیە خەڵکی فەقیر و هەژار لە وڵاتانە کەمن مەسەلەن زەکاتی هەیە دەوێت زەکاتەکەی دەربکات مەسەلەن ئێوە چیتان کردو بۆی خەڵکێک ئاشناکەن بە خۆتان کە مسلمانە حەزەکە زەکات بدە حەزەکە خێر بکات بەڵام کوردیش نییە ئێوە پلانتان بۆ ئەمانەش هەیە؟ وڵا جواب بیرۆکەیەکی جوانە کاک سالار لە تۆ وەرمانگرت نەمان کردو تا سەبیرمان لێ نەکردەوە چونکە ئێمە سەرەتای ئیشین و دروستکردنی لە ناو خۆمانە ئەوەش ئینشاڵڵا بیرۆکەیە بێ بۆ داهات بۆ هیوای کە لە پلانی ئایندەتانە هەبێت بێگومان خەڵکێکی زۆر هەیە کە حەزەکات هاوکاری خەڵکی هەژار و نەدار بکات. کاک سامان ناساندنی دەستگای خێرخوازی کارێکی قورسە بەتایبەت لە وڵاتێکی وەکو ئەوروپا و بەریتانیاوانە ئێوە چی ئەکەن بۆی دەستگاکە لە تەواوی ئەوروپا بناسێنرێت خەڵکی زۆرترین هاوکاریەکانی بگا بەدەستی ئێوە مەسەلەن حەملەتانە بێت کەمپەینتانە بێت یاخود تەنها لە ڕێگەی تەنها ناساندنێک و مۆڵەت پێدانێک ئەمێننەوە؟ ئێمە ئێستا پەیجێکمان دروست کردووە تقریبا 30,000 لایکی زیاتر هەیە نووسینگەی ئەوروپا و
ناوی نوێنەرەکان و شاریان و ژمارە تەلەفۆنەکانیشیان بڵاو کراوەتەوە بۆی خەڵک پەیوەندیان پێ بکە و ئەم جۆرە بەرنامەی جەنابیشتان بۆ کارێکە بۆ ناساندنی زیاتر ئێمەش بە نوێنەرەکان ماوەتوو هەر کەس لە ڕێی واتسەپ و ماسنجەری خۆیەوە هەرچی دۆست و برادری خۆیە لەو نووسنگە ئاگادارکات. بەڵێ ئەگەر شتێکت مابێ کاک سامان بۆ خێرخوازان بۆ خواپێداوانی وڵاتانی ئەوروپا بۆی کە ئەگەر لە پێشترە نەیانتوانی بێت بە هۆکارێک لە هۆکارەکان خێر بنێرنەوە بۆ هەرێمی کوردستان ئەوە ئێستا دەستگای خێرخوازی بەخشین بە ڕەسمی لە وڵاتانی ئەوروپا هەیە هاوکارەکانیان بگەێنن شتێکت ئەگەر هەبێت بۆ خەڵکانی ئەوروپا. وڵای جا بە تایبەتی لەم کاتە کە ئەو نەخۆشی هاتووە بەسەر هەموو جیهانە پێغەمبەری خوا سەڵسەڵام فەرمێ کە سەدەقە دەفعی بەڵا ئەکات داواکارم لە خێرخوازان بە تایبەتیوانی لە ئەوروپان ئەرزانین وەباکە زیاتر ئەوروپای گرتوتەوە بۆ دەفعی بەڵا و بۆ یارمەتیدانی خەڵکی نەداری کوردستان کە ئێستا کەسابەتیشیان ئەمە معاشیان نییە و حکومەتیش هیچ بەدیلێکی نییە بۆیان هیوادارین ئینشاڵڵا ماڵەکانە ببەخشن لە دەستێکی خێرخوا بۆ دەستێکی ئەمین و بگاتە دەستێکی مستحق. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سامان ڕەباتی لە بەریتانیاوە لەگەڵمان بووی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر زۆر سپاس بۆ دەرفەتەی بە ئێمەدا. بەڵێ عزیزان بەیانمەتی هاوکارانیشمان ئەمڕۆ سەرجەم بڕگە و بابەتەکانمان پێشکەشکردن هیوا دەخوازین سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە عزیز بێت بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ دەست خۆشدان.